وەرزی لێکردنەوەی هەنارە. ئێرە گوندی ئاکۆیانە لە قەزای ڕەواندۆز. لێرە هەناری نایابوو بەتام و چێژ هەیە کە جۆتیاران سەرقاڵی لێکردنەوەن. ئەم جۆتیارە هەناری بەتامی هێناوە و لە باخەکەی ڕواندوونی و بەرهەمی باشیان داوە. ئەو دەڵێت پێویستە جۆتیاران بەرهەمێک بکەن کە جۆرەکەی باش بێت تاوەکو قازانج و سوودی زۆریان پێ بگەێنێت. لێرە جۆتیاران لە بەرەبەیانەوە ماوەی 5 کاتژمێر کار لە باخە هەنارەکاندا دەکەن، بەرووبوومەکانیان دەنێرنە بازاڕەکانی هەرێمی کوردستان. طبعا ئەم هەنارە لە منتیقەی دۆڵی ئاکوان پەروەردەکرایە. دۆڵی ئاکوان دۆڵێکی زۆر پڕپیت و بەرەکەتە، دۆڵێکە هەموو میوەکان زۆر بەباشی و بەسەرکەوتووی تێیدا ئەڕویندرێن و فەلحەکانیشمان استفادەی زۆر باشی لێکردێ. ئێستا سیرکەن ئەو هەنارە چەند گەورەیە، ئەوە تقریبان چیلۆوەک دێتەوە زیاتر یا کەمتر. هەناری وامان هەیە تا چیلۆ نیوێک دێتەوەش لە ئەنجامی ئێوەیە خاککە و جۆرەکەی باشە بەیەکەوە. خەڵکانێکی زۆر لە گوند و دێهاتەکانی کوردستان سەرقاڵی کشت و کاڵن و بەرهەمی باشیان هەیە. ئەگەر پشتیوانی بکرانایە و پێداویستی کشت و کاڵ و ساردخانەیان بۆ دابین بکرابایە، هەرێمی کوردستان پێویستی بە بەرهەمی هاوردە نەدەکرد. بەڵام وەک ئەوان دەڵێن حکوومەت وەک پێویست هاوکاری و پشتیوانی جۆتیاران ناکات. بەیانیان دێنە ئێرانە ڕۆژێ مەسەلەن 20 کارتۆن 30 کارتۆنە چیلێ ئەەکەین و ئەبەینە بازاڕی لۆ فرۆشتنێ. هەنارەکەشی سێنەوە هەناری هەیە کاکتاسینەوەی کە لێن کڕیا ترشە شیرنە مێخۆشە. هەنارە مێخۆشەکە بازاری لە هەمووی خۆشتر لە فرۆشتنێ. بەس بەڕاستی نیگەرانی لە بازاری لەبەر ئەوەی هەنارەکە پارەی ناکا بۆ شێوەی. وەزیری کشت و کاڵ داوای کرد کە هەناری خارجی مەمنوع بکرێ، گوتن لەوانە بازاری هەناری خۆش بێ ئەوسار. بەڵام بەداخەوە ئێستا کە ئەبینین لە عەلوەکان لە هەولێرە لە سۆران لە ئەلوەی سلێمانی لە هەموو ئەلوەکان هەناری ئوردەنی هەیە، تورکی هەیە، بازاری هەناری مەی تێکدایە. ڕاستی هەنارەکە بەو شێوەی پارە ناکە. لە کابینەی پێشووترە حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری پێشتر پێم وایە کاک حەبستار خزمەتی زۆر باشی جوتیارانی کرد. هەندێک بڕیاری دان ینی ئەو تورکیایە ینی تەنگەتاو کرد بوو، ینی حکوومەتی هەرێمی کوردستان زەختیان مخابن زەختیان لە وەزیری کشت و کاڵ ئەکریانە لەو بڕیارەت پاشگەز بۆ لێی پاشگەز نەبووە و ڕێگای بەهێلکە و بە پەتاتە و تورکی نەدا بێتە نێو هەرێمی کوردستان. ینی بەڕاستی هەندێک هەڵوێست لە وەزیرەکان ئەبینین هەڵوێستی زۆر جوانن. هەنار کە بە یەکێک لە میوە سوودبەخشەکان بۆ تەندروستی مرۆڤ دادەنرێت، لە هەرێمی کوردستان ساڵانە سەدان تەنی لێبەرهەم دێت. بەو پێیە ئەم میوەش دەبێتە یەکێک لە بەرووبوومە کشت و کاڵیە گرنگەکان کە لە خاچی بەپیتی کوردستان بەرهەمدێن و شان بەشانی بەرووبوومەکانی دیکە ژێرخانی کشت و کاڵی وڵات پێک دێنن. دوای 5 کاتژمێر لە کارکردن کڕیارەکان هەنارەکانیان کۆ کردەوە و خستیانە نێو سندوقەکانیان و دەیبەن لە بازاڕەکان ساغی دەکەنەوە. بەڵام ئەوەی جۆتیارەکانی نیگەران کردووە ئەوەیە هەنارەکانیان پارەیەکی ئەوتۆ ناکەن کەوا بەشی ماندووبوونیان بکات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی ئاکۆیان لە قەزای ڕەواندۆز.